وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على محمد وعلى آله وصحابته والتابعين. خوای بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت دڵمان ڕووناکەیتەوە بە نووری ئیمان و هەموو گفتارێک هەموو کردارێک کە لە دنیاە ئەنجامێ دەین یا ڕەبی خوایە جێگار ڕەزامەندی بە ڕێستان بێ و خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی داوای لێ ئەکەین کە ئەم کارەی کە کردومانە سوود بەخش بێ بۆ ئێوەی بیسەرانی خۆشەویست تاوەکو ئینشاء الله تعالى زیاتر و زیاتر ڕێگامان ڕووناک بێتەوە و ئەو داوایەی یا ئەو فەرزانەی خوای پەروەردگار داوای لێ کردوین ئینشاء الله بتوانین بە جوانی و بە ڕێکوپێکی ئەنجامی دەین بەبێ دوو دڵی. خۆشەویستانم، لە بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان پێخۆشحاڵم کە لە حەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە دێمە و خزمەتی بەڕێستان ئینشاء الله پێکەوە ئەڕۆینە خزمەتی بابەتێکی تر لەو بابەتانەی کە جێگەی اختیلاف و مەجالی بواری ئیجتیهادی تیا دراوە لەلایەن خوای پەروەردگارەوە و لەلایەن شریعەتی پیرۆزی ئیسلامەوە کە بریتیە لە قورئان و لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چونکە ئێمە وتمان بێگومان کە ئاینی ئیسلام ئەو شتانەی کە وەکو ئەسڵ و بنچینەی ئەم ئاینەیە خوای پەروەردگار لە قورئانە بڕێتەوەی و پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم بەیانی کردووە بۆ ئێمە و مەجالی ئەوەی تیا نەماوە کە اختلاف و دووبەرەکی تیا دروست ببێ و مەجالی ئیجتیهادکردنی عولەمایانی تیا نەماوە و ئەو مەسائلانەشی کە فەرعین و خوای پەروەردگار بە حیکمەتی خۆی یەڵاوێتی کە مسلمانان زانایانی ئیسلام تیایە قسە بکەن تیایە ئیجتیهاد بکەن ئەو مەسائلە فەرعیانە بە شێوازێک داڕێژراوە لە قورئانە و لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بواری ئیجتیهادکردنی تیابێ تاوەکو ببێتە مایە ئەوەی کە مسلمانان بەدوای علمی شەرعیە بگەڕێن و ئیجتیهاد بکەن و هەوڵ و کۆشش بکەن بۆ ئەوەی ئەجر و پاداشتێکی زیاتریان دەستکەوێ و بۆ ئەوەی لە پێناوی دینە ماندووبوونێکی زیاتر بچێژن و زانا و نەزان دەرکەوێ، چونکە بەڕاستی بە هۆی ئەو مەسائلە ئیجتیهادیانەوە زانایانی ئیسلام دەرئەکەون و کەسانی زانا و کەسانی لێ هاتوو بلیمەت لە ئومەتی ئیسلامە دەرئەکەوێ. جا ئەو مەسائلە فەرعیانە و مەسائلە ئیجتیهادیانە مەجالی ئەوەی تیان نییە کە تۆ یەکلای کەیتەوە، یعنی هەر شریعەت یەکلای نەکردوێتەوە. یعنی تۆ ئەتوانی ڕەیەک بۆچوونێک یا بۆچوونی خۆت بۆ ئەو مەسئلە خلافیە بە بۆچوونی خۆت وەکو زانایەک، ئەگەر زاناش نەبی شوێنی زانایەک لەو زانایانە ئەکەوی کە بۆچوونەکانیان بەڕاست و بە دروست ئەزانی و سیقە و متمانەت هەیە بە علمیان، تۆ بۆت هەیە ڕێگایەک لەو ڕێگایانە هەڵبژێری کە ئەو قولێک لەو ئەقوالانە هەڵبژێری، بۆچوون و مەذهبی یەکێک لە عولەماکان هەڵبژێری، بەڵام بۆت نییە بە زۆر بتەوێت بۆچوونەکەی خۆت بسەپێنی بەسەر ئومەتی ئیسلامیە، بەسەر بەشێک لە ئومەتی ئیسلامیە. و ئەو مەسائلانە
بکەیتە مەسئلەیەک کە ئەگەر هەر کەسێک بۆ چوونەکەی تۆی بەدڵ بوو ئیتر ئەوە ڕاستە ڕێگای گردووە و هەر کەسێکیش بۆ چوونەکانی تۆی لەو مەسائلە ئیجتیهادیانە باس ئەکەم مەسائلە فەرعیانە کە مەجاڵی خلافی تایە هەر کەسێکیش بۆ چوونی تۆی بەدڵ نەبوو یەکسەر تۆ هێڵی سوور بێنی بەژێریا و بە مبتەدیع یان بە لادەر لە ڕێگای حەق حەسابی بۆ بکەی. ئێمە لەم بەرنامانەمان یعنی لەم حەڵەقاتانە کە ناونراوە ڕاستکردنەوەی چەمکەکان هەوڵی ئەوەمان داوە تا ئێستا و ئێستش ئەگەر خوای پەروەردگار یارمەتیمان بدا حەڵقەی 26ەمی ئەو بابەتەمانە ئەو بەرنامەیەمانە ئینشاء الله تعالى ئومێدەوارین لە حەڵقەکانی پێشوە ئەوەندە ڕوونکردنەوەمان خستوێتە بەرچاوی بەڕێستان کە ئیسفادەتان کردوێ و بەردەوامیش ئەبین بە ئیزنی خوای پەروەردگار لە هەندێک بابەتی تریش. بابەتی ئەمڕۆمان ئەگەر خوای پەروەردگار یارمەتیمان بدا و بتوانین ئینشاء الله عەرزی بەڕێستانی بکەین بابەتی دوو بابەت ئەگرێتە خۆ یعنی دوو لقی هەیە ئێمە لەسەر هەردوو لقەکە هەوڵ دەدەین قسە بکەین. مەسئلەکە لەسەر بینینی مانگی ڕەمەزانە بینینی مانگی ڕەمەزان. مەسئلەی یەکەم ئایا بینینی مانگی ڕەمەزان بە ڕێگای تلسکۆپات بە ڕێگای حیساب کە ئیمڕۆ پێوترێت تلسکۆپ ئایا دروستە یا ئیلا ئەبێ بە چاو ببینرێت. بابەتی دووهەم لەسەر ئەوەیە ئایا لە هەندێک لە وڵاتانی ئیسلام یان لە وڵاتێک لە وڵاتانی ئیسلام ئەگەر مانگ بینرا ئایا وڵاتانی تری ئیسلام واجبە پێویستە پابەند ئەو بینینە ببن یا تەنها ئەو بینینە بۆ خەڵکی ئەو وڵاتە ئەبێ کە ئەو کەسە تایە ئەژێ کە مانگی بینیوە. ئەم دوو بابەتە ئینشاءالله عەرزی بەڕێستان یەکەین و اختلاف و جیاوازی زانایان لەم بارەوە باس ئەکەین بەڵکو ئینشاءالله بێتە مای خێر و بەرەکەت بۆ بەڕێستان و علمێکی زیاتر ئینشاءالله بخاتە پێش وەکو بڵێ بکەوێتە خەزێنەی علم و زانیاریەکانتانەوە. بابەتی یەکەم ئەوەیە ئایا بینینی مانگ بە تلسکۆپ بە ڕێگای حیسابی فەلەکی دروستە یا دروست نییە. زانایان لەم بەرەوە قسەیان قەولیان زۆرە ئەوەی کە ئێمە بە ضروری ئەزانین و ئەتوانی بڵێ هەموو قەولەکانی تیا کۆ ئەبێتەوە سێ قەولە. قەولی یەکەم ئەوەیە کە ئەڵێن نابێت اعتماد بکرێتە سەر حیسابی فەلەکی بۆ بینینی مانگ و بۆ سبوتی مانگی ڕەمەزان بە هیچ شێوەیەک. ئەمەشی قەولی زۆرێک لە عولەمایانی پێشینە بە تایبەتی ئەوانەی کە لە زمانیانە حیسابی فەلەکی وەکو ئێستەی زمانی خۆمان پێشکەوتوو نەبووە بۆیە زۆر بە توندی دژایەتی ئەوەیان کردووە و هەتا تەنانەت هەندێکیان وتویانە ئیجماعیشی لەسەرە کە نابێ اعتمادی بکرێتە سەر وەکو بۆ نمونە ئیبن تەیمیە و ئیبن المنذیر و ئیبن عابدین وایان فەرمووە و هەروەها ئیبن ڕوشدیش و غەیری ئەوانیش ئیجماعیان نەقل کردووە بەس خۆی لە ڕاستیە ئیجماع نییە و قەولی جمهوری عولەمای زمانی خۆی بووە و جمهوری معاصرینی ئێستاش هەر ڕەیان وایە بەپێی ئەم دەلیلانەی کە طبعا هەندێک دەلیلیان هێناوەتەوە کە نابێ اعتماد کرێتە سەر حیسابی فەلەکی لەوەی دیکە لەو دەلیلانە فەرمودەی خوای پەروەردگارە کە ئەفەرمێ فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصومه ئایەتی 185 سوورەتی بەقەرە. فمن شهد ئەڵێن مەبەست بە بینین یعنی بە شهود بینینی مانگە وەکو عولەمایان وا تەفسیریان کردووە بۆیە هەر کەسێ مانگی نەبینی و بینینێکی حەقیقی ئەوە وەکو بڵێ سابت نەبووە کە مانگی ڕەمەزانە. بەڵگەی دووهەمیشیان حەدیسەکەی ئەبوو هورەیرەیە خوای لێ ڕازی بێ کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا رأيتم الهلال فصوموا وإذا رأيتموه فأفطروا فإن غم عليكم فصوموا
30 يوما. حديث كان صحيحا. وهل لنا بابتك لوانية تخريجي أحاديث كانش عرسي بريستان بكين بلام أو حديثاني كلام باروي هينا وحديث كان صحيحا وهندكي زور شان لبخاري ولا مسلم جاء إن شاء الله تعالى يا زور جاخد لسر تخريج أحاديث كان يستناكين لوانية لبابتك هواش وجبتنا أفرمي إذا رأيتم الهلال واتا اگر مانگتان بینی او روجو بگرن و اگر يعني او رمضان او دست با روجو گرتنی رمضان بکن و اگر لکوتای رمضانیش مانگتان بینی او ایتر جشنو مانگی شوال دیتا پیشوا لهر حالتك لبینی مانگی رمضان او لبینی مانگی شوالا اگر هور بو فإن غم عليكم هور بردمي مانگي قرد آس مانگي قرد او فصوموا 30 يوما او سي روج مانگا كبكن بسي يعني الشيء بسنوته ما شاءك اگر مانگت بيني او مانگي او مانگي كتيا بويتا ابيبا بسنو وببيانك رمضان هروها بور ججنش هروا اكري بلام أفرمي أجر في حديثك وادرك فيه بيغمر فرمي صلى الله عليه وسلم أجر آسمان هور بو ومجالي بيني مانجي ندا أو مانجا كان بسي وأبا بيانيك لدواي سيكوا حسابي مانجا كي دواي أو بكن يعني بو رمضان وبو ججنيش ألين علماء نتيانا أما يعني شرع يعني بيغمر إخوة صلى الله عليه وسلم على مي سرتاي مانجي بدوش الداناوة يا بينيني مانگ اگر مانگت بيني او تواوا اگر نشد بيني هور بردمي قرد بو حسابي سيبو اوكي اوان بوام حديثي هن ليك دعوتوا حديثي سيم يا بلغي سيم مشان هر حديثك ابن عمر اخوائي الرازي تقريبا هالنفس او حديثي بيشوا بس روايتك حديثك بيشوا رواية ابن عمر فرمي إذا رأيتموه يعني أقل مانگتان بيني أو مانجي رمضان أو فصوموا وإذا رأيتموه هروها أقل مانجي شوال تانج بيني أو بيكن بججن فإن غم عليكم أقل هور بردمي قردن فأقدروا له أو أندازي بو دياري بكن للرواية كيف يشوى فرموي مانجا كبسي حساب كان وللرواية أم روايتي ترى أفرمي حديث روايتك ابن عمر أفرمي أندازي بو دياريكم بلى أوان طبعا زور بتندي ألين تنها دور ريغايدانا وخواي قوري يا بينيني مان يعني أو هور بردمي بقري وحسابي سير روجي بوكري ألي أما الريغاي بيشينانا وهر كسكش للريغاي بيشينان لا دا أو للريغاي حق لا يداوى ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيرا آياتي سطو بانزي سورة النساء هر كسي يعني بيشواني طريقتي بيغمر ببدواء او حقي ورون بو يو وشوني الربازي كي تربك جگر رباز ايمان داران وباور داران او ايما لسر وكبلي تشير او رقاي كعكس الرقاي او انا قرتو يتبر ايما زياتر وكبل بالي بيوانين وحتى ارواتنا اقري جهنم ألين رجاء إيمان داران أو أنوال لي كذا نوا ألين تنها لو سردم الصحابي بيغمر بون إيمان دار بون كوابو رجاء صحابي ما بستم آياته راس تقص كيان تواوا بلام أجا بيت حقيقته خواي جورا أيتواني بفرمي يعني أجا ما بستي أوان بيا بتنيا إيمان داران ما بستي بس أو صحابانا بيت لو سردم بون خواي تعالى يفرمو ويتبع غير سبيل أصحاب النبي صلى الله عليه وسلم مثلا دیارە ئەفەرمێ باوەڕداران هەتا ڕۆژی قیامەت سەبیلی باوەڕداران دیارە و هەمویان ئەگرێتەوە والله أعلم. هەروەها دلیلی چوارەمیشیان ئیبن عەباس خوای لێ ڕازی بێت ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ڕەمەزانی کردو فەرمووی لا تصوموا قبل رمضان فەرموویەتی پێش ڕەمەزان ڕۆژوو مەگرن صوموا لرؤيته کاتێ دەست بکەن بە قلتني رمضان كاتي مان أبينن وافطروا لرؤيته وكاتي كيش كوتاي بينن رمضان كاتي مانجي شوال أبينن فإن حالت دونه غيابة أجر يعني
هەورێ بەردەمی مانگی گرت لەو دوو ڕۆژە ینی لە کۆتایی ڕەمەزان و یا لە کۆتایی لە سەرەتای ڕەمەزان فەئەکملوا 30 يوما ئەوە بیکەن بە 30 ڕۆژ واتە ئەگەر پێش ڕەمەزان خۆر بەردەمی مانگی گرت ئەوە شعبان بکەن بە 30 ڕۆژ و دوای 30 ڕۆژەکە ئیتر ڕەمەزان دەست پێکە هەروەها لە ڕەمەزانیشە لە 29 ڕۆژە ئەگەر خۆر ئەگەر هەور بەردەمی مانگی گرت ئەو کاتە حسابی ڕەمەزان بکەن بە 30 ڕۆژ و دوای ئەوە بیکەن بە جەژن دوای 30 ڕۆژەکەی ڕەمەزان. ئەمەش دلیلێکی تر بوو. دلیلێکی ترشیان هەیە کە حەدیثی عایشەیە خوای ڕازی بێت و هەمویان تقریبا ئەو دلیلانە هەر ئەو معنایانە ئەگەێنن. دلیلێکی تر هێننەوە کە ئەڵێن ئیجماعی مسلمانانی لەسەر بووە باسیشمان کرد و ئەڵێن هەر کەسێک قسەیەکی تر بکات بڵێ بە حیسابی فەلەکی ئەبێ مانگ ببینرێت ئەوە مخالفە ئیجماعی پێشی خۆی کردووە. بەڵگەیەکی تریشیان هەیە کە ئەڵێن شەرع ئەحکامی تەعەبودی بەستۆتە مانگەوە بە یعنی وەکو ئەحکامی تەعەبودیە کە بە مانگەوە بەسرابێ وەکو بۆ نمونە ڕەمەزان و جەژن و ئەمانە ئەڵێت ئەبێ بە طریقی یەقینی بیبینی یعنی بە چاو یان بە تەواوکردنی ئەو مانگە 30 ڕۆژەکە و دوای ئەوە ئەڵێ لەبەرچی لەبەرەوەی ئەمە ئاسانە و ئەبە ئاسان ئەو یەقینە جێبەجێ ئەکرێت بە چاو ئەگەر بە چاو ببینی و لەبەر ئەوەی هەڵە ڕوونادا و لەبەر ئەوەی هەر نیظامێکی تر جگە لەو ئەسڵە احتیمالی هەڵەڕکردن هەیە وەکو تەلسکۆپ و ئەمانە بەس خۆی لە ڕاستیە گەر بیبیتە حەقیقەتەوە وانە هەڵە چۆنە تو ئەگەر هەور بەردەمی گرت و ڕەمەزان ئەگەر 29 بوو هەور بەردەمی مانگی گرت تۆی کەیبەسیەوە چۆن هەڵە ڕوونادا بەرەوەڵە هەڵە ڕوو ئەدا وازەحیشە بەڵامی تر سبحان الله يعني نازم هەندێک جار هەیە يعني دیارە احتمال هەیە ئەوان زیاتر احتمالیان لەسەرەوە کردبێ لەو سەردەمانە تلسکۆپ وەکو ئێستا يعني تلسکۆپات و حساباتی فەلەکی وەکو ئێستا یەقین نەبووە ئێستا يعني لە ڕاستیە زۆر پێشکەوتووە و بۆیە ئەوان وایان فەرمووە لەو سەردەمە بۆ ئەوەی خەڵکانێکی درۆزن و فێڵباز بە ناو حسابی فەلەکیەوە یاری بە عیباداتی مسلمانان نەکەن. ئەمە بەڵگەی ئەوانە بوو کە ئەڵێن يعني ڕێیان وایە کە اعتماد نەکرێتە سەر حیسابی فەلەکی. قەولێکی ترمان هەیە قەولی دووهەمە ئەڵێ واجبە اعتماد بکەیتە سەر حیسابی فەلەکی بە تایبەتی ئەگەر وەکو ئێستای زمانی خۆمان پێشکەوتوو بوو. طبعا ئەمە لە پێشینانە ئەتوانی بڵێ هەر کەس ئەم قەولەی نەبووە یان کەم کەس ئەم قەولەی بووە بە تایبەتی لەو زمانی ئەو کاتە خەڵک وەکو ئێستا پێش نەکەوتوو بوو. بەڵام نەم ئەخیرا کۆمەڵێک لە عولەمایان ئەم ڕەیان هەیە کە واجبە اعتماد بکەیتە سەر حیسابی فەلەکی و دلیلەکانشیان هەر ئەو دلیلانەیە کە ئەوان هێناوێنێتەوە هەر ئەو دلیلانەیە کە ئەوان هێناوێنێتەوە بۆ نمونە حەدیثەکەی ئیبن عومەر ئەفەرمێ ئەگەر مانگتان بینی ئەوە ڕەمەزان بگرن ئەگەر مانگتانیش بینی ئەوە بیکەن بە جەژن یعنی قەزی ئەوە لە کۆتایی ڕەمەزانە. ئەگەر هەور بەردەمی گرت ئەوە قەدەر یعنی ئەندازەی بۆ دیاریکەن فأقدروا له يعني حساب ئەمان دەڵێن يعني حیسابیکە کەوا بوو بە صراحات پێغەمبەر صلی الله عليه وسلم مانەدا کە اعتماد کەنە سەر حسابات ئەگەر چی ڕیوایەتێکی ئەم حەدیثە ئەفەرمێ 30 ڕۆژ دیاریکەن. دیارە لەو زەمانە پێشکەوتنی حسابی فەلەکی و تلسکۆپات وەکو ئێستا نەبووە بۆیە فەرموویەتی 30 ڕۆژی بۆ حساب بکەن. بەڵام ئێستا ئەگەر تلسکۆپاتێک هەبێ ئەگەر ئەجیزەیەک هەبێ یعنی ئەو هەورە کە بەردەمی مانگ ئەگرێ لەسەرەوەی هەورەکەەوە تۆ مانگ ببینی ئیتر چۆن اعتماد نەکەیتە سەری یعنی ئێستا ئەو تەیارانەی کە تۆ سوارێبی یعنی سەر کاتێ سواری تیارە ئەبی تیارەکە کەوتە سەرەوەی هەور ئەجیزەیەک هەیە ئەمڕۆ کە قەمەر سناعیە و کە جۆرەها ئەجیزەی پێشکەوتون هەیە کە سەرەوەی هەورە بینێ ئیتر بۆچی ئێمە چاوەڕوان بکەین تا بزانم ئەگەر هەور بەردەمی گر بیکەن بە 30 ڕۆژ. يعني لە ڕاستیە ئینسانی عاقڵ لەم زەمانە نابێ وا بڵێ
بتايبتي خواي پروردگارش لقرآن پیروزا فرمي الشمس والقمر بحسبان سورة الرحمن كوابو مانگو خور هموی بحسابێکی دقیقی يعني پر لحكمت خواي گەورە دیاری کردووە وەکو لە سورة ئیسرائیش فەرمێ ولتعلموا عدد السنين والحساب يعني تاوەکو تۆ ژمارەی مانگ و حساب بزانی خواي گەورە مانگ و خۆری بۆیە دیاری کردووە هو الذي جعل الشمس ضياء والقمر نورا وقدره منازل لتعلموا عدد السنين والحساب ما خلق الله ذلك إلا بالحق يفصل الآيات لقوم يعلمون يعني خواي گەورە مانگی خۆری کردوتە ئەو ڕووناکیە کە ئەیبینن و هەروەها مانگیشی کردوتە ئەو نورەی کە ئەیبینن بە چاوی خۆتان و منازل و شوێن يعني شوێنی بۆ دیاری کردوون خواي پەروەردگار تاوەکو ژمارەی ساڵان و حساب و وردەکاریەکانی ڕۆژ و ساڵ و ڕۆژ و هەفتە و مانگ و ساڵی پێ دیاریکەن خواي گەورە ئەمەی بە بەلاش دروست نەکردو باکو بە حەق دروستی کردو خواي پەروەردگار و خواي گەورە تەفاسیلی ئاەتەکانتان بۆ ڕوون ئەکاتەوە تاوەکو زیاتر و زیاتر شارەزا ببن ئەمەش خواي گەورە لە سورەتی یونوسە ئەی فەرمێ هەروەها ئیبن عومەر خوای لێ ڕازی بێت لە خۆی و باوکیشی ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم فەرمووی ئێمە ئومەتێکی ئومین ئنا ئومەة ئومیەة لا نكتب ولا نحسب الشهر هكذا وهكذا يعني مرة فەرمووی ئێمە ئومەتێکی نەخوێندەوارین نووسین و حساباتمان زەعیفە و نییە مانگ جاری وا هەیە 29 و جاری وایش هەیە 30 یعنی ئەم حەدیثە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئێمە ئومەتێکین حساب و کتاب مەزبوطی نازانین ئێستا زمانێکە کە الحەمدولله زۆربەی ئومەت خوێنەوارە و ئەو مەسائیلی حسابات و حسابی فەلەکیشە زۆر بە دقیقی و بە ڕوونی ئاشکرا بووە ئیتر پێویست ناکە ئێمە لە ڕاستیە ئاعتمادی نەکردن نەکەین و پشتی لێ بکەین بە تایبەتی ئەم پێشکەوتنە الحەمدولله بە فەزلی خوای پەروەردگار خوای گەورە ئاسانی کردو بۆ ئێمە دیارە هەموو شتێکی تازە و لە هەموو شتێکی تەکنەلۆژی تازە یەکەم جا کاتێ پەیا ئەبێ نەوعێک لە حەذەر بەرامبەری دروست ئەبێ یعنی بۆ نمونە بەرامبەر بە تەلەفۆن عینەن ئەو حەذەرە دروست بوو بەرامبەر بە کامیرە عینەن ئەو حەدیث ئەو حەذەرە دروست بوو بەرامبەر بە حتا تەنانەت ئەو سەماعانەی کە دەنگ گەورە ئەکەنەوە بانگی پێ ئەدرێ یعنی حەذەر دەربارەی ئەوە دروست بووە بۆ نمونە من خۆم لەو مزگەوتەی کە نوێژم تیا کرد سەرەتا کاتێ ویستم سەماعدانم بۆ ئەوەی بۆ نوێژەکان و لە ناو مزگەوتەکە سەماعدانین تا دەنگ گەورە کاتەوە خاوەنی ئەو مزگەوتە یعنی هەروە بە سەراحەت فەرمووی وەڵا وتی بە ماوەیەکی تر مامۆسا دەگە و ڕەقسیش دێنێتە ناو مزگەوتەوە کاتی سەماعەکانی بینی و یعنی قورئان بە سەماع خوێنرێ و دەنگ گەورە ئەکاتەوە لە نوێژەکانە یعنی ئاوای وت دەی لە دوای ماوەیەک زۆر ئاسایی بۆیەوە و ئێستا زۆربەی یاتوانی بڵێ هەموو مزگەوتەکان سەماعی تایە و دەنگ گەورە ئەکات و لە کاتی نوێژەکانە و هەم یارمەتی ئیمام و پێشنوێژەکانیش ئەدا و خەتیبەکانیش ئەدا و هەم یارمەتی ئەو کەسانەش ئەدا کە گوێ ئەگرن یعنی بۆیان وەکو بڵێ بیستنەکەیان ڕوونتر و ئاسانتر و چاکتر ئەبێ دیارە ئەمەش لە مەسائیلی تەلسکۆپاتیش هەروایە ئەو حەذەرە هەر هەیە بەڵام کە کاتێک وردەکاری شتەکان ڕوون ئەبێتەوە یعنی ئەتوانی بڵێ ئاسان ئەبێ جا ئەوان ئەم بەڵگانیان هێناوەتەوە بەڵگەی تریشیان هێناوەتەوە مەسەن ئەڵێن ئەگەر کەسێک ئێستا لە سژنێکا بێ بە حساباتی فەلەکی خۆی هە بە حساباتی خۆی بۆی دەرکەوێ بە هەر طریقەیەک یعنی کە خۆی حسابی کە بۆی دەرکەوێت کە سبەی ڕەمەزانە ئایا واجبە لەسەری بیگرێت ڕەمەزان بگرێت یا واجب نییە لەسەری علەما بە ئیتیفاق ئەفەرمن واجبە بیگرێت کەوا بوو ئەی بۆچی بە تایبەتی ئەم حسابەت پێشکەوتوانەی کە ئێستا هەیە ئیعتیمادی لەسەر نەکرێ قەولی سێم ئەڵێن جائیزە ئینسان حسابی فەلەکی وەربگرێت بۆ ئیسپاتکردنی مانگی ڕەمەزان یا بۆ ئیسپاتکردنی جەژن ئیتر هەندێکیان ئەڵێن
بمطلقي أتواني اعتمادي بكيت السر وهندي كانش ألين مقيد يكن بحالك تا حالك يتر بون من هندي كان ألين أجر دنيا هور بو اعتمادك كان سر حسابه تلسكوبات يعني هندي كان ألين بو خوت وكو تني وكو شخص أو كسيك حسابك أكايان تلسكوبك بكارديني خوي بو خوي أتواني اعتماد كذا سري ئیتر هەریەکێک لەمانە شێوازێک فەرمویانە تەنانەت ئەمە لە عولەما پێشوەکانیش یعنی کۆمەڵێک ڕێیان وا بووە کاتێک وەکو ئێستا حیساباتی فەلەکی و تلسکۆپات پێشکەوتوو نەبوو وەکو ئیبن سورەیج و هەروەها مطەڕفی بنی عەبدوڵڵای شوخەیر و هەروەها ئیبن قوتەیبە و لە متەئەخیرەکانیش یعنی لە پاش ئەوان ابن السبوكي وأمانة وان فرموه تنانت ابن سريج فرمي أما قولي شافعية بلام كاتي يعني هندي العلماء شافعي كان إنكاري وكان كأما قولي شافعي بيت وكو ابن عبد البر ألين قولي شافعينية على العموم قولي شافعي بيت يا قولي شافعين بيت إما أمرو باش أم بيشكوتني كدروز بوا أتوانين بلين أتوان ريت اعتماد بكرية السر تلسكوبات وبتايبتي هندي العلماء كاني أمسر دمش أمان بباش زاني وكو الشيخ أحمد شاكر والشيخ عبد الله المني وهندي كتير العلماء وبلغشيان هر أو بلغانية كقولي دوهم اعتمادي كردو سري داوكارين إن شاء الله خواي قورب خاطرنا وجوانا كاني خوي بخاطر اسم عظمي خوي حقا بۆ ڕوون کاتەوە و زیاتر و زیاتر شوێنی حەق و ڕاستی بکەوین ئێمە ئەوەی کە عەرزمان کردن ئێستا بەشی یەکەمی بینینی مانگ یعنی وتمان دوو مەسئلە ئێمە ڕوو نەکەینەوە دیارە ئەمڕۆ پێمان نەکرێ هەردوو مەسئلەکە بخێن عەرزی جەنابتانی بکەین لەبەرەوەی کاتەکە کەم بوو مەسئلەی یەکەم ئەوە بوو کە عەرزمان کردن ئەمڕۆ کە ئایا اعتماد دەکرێتە سەر حیساباتی فەلەکی وەکو تلسکۆپات و ئەمانە بۆ بینینی مانگی ڕەمەزان و بۆ ئیسپاتکردنی ڕەمەزان یان جەژن و بەشی دووهەمیش ئینشاءالله لە حەڵقەی داهاتوو ئینشاءالله عەرزتان یەکەین کە ئەویش ئەوەیە ئایا بینینی شوێنێک یان منطقەیە کاتێ مانگ ئەبینن ئایا ئەتوانرێت یا دەوڵەتێک ئایا ئەتوانرێت ئەوە تەعمیم بکرێ بەسەر هەموو مسلمانانە یان هەر وڵاتێک بۆ خۆی بینینی خۆی هەیە بابەتی ئەمڕۆمان لەسەر مەسەلەی تلسکۆپات وتمان سێ قەولمان هەیە یان قەول زۆرە بەڵام حەسرمان کرد لە سێ قەولە قەولی یەکەم ئەڵێ بە هیچ شێوەیە دروست نییە اعتماد بکرێتە سەر حیساباتی فەلەکی نابێ اعتماد بکرێتە سەر مەسائلی حساب و تلسکۆپات بۆ بینینی مانگی بۆ ئیسپاتکردنی ڕەمەزان یان جەژن کۆمەڵێکی تر فەرمویانە واجبە اعتماد بکرێتە سەری دیارە قەولی یەکەم زۆرینەی سەلەف لەسەر ئەوە بوون وتمانیش احتیمال هەیە لەو کاتە پێشکەوتنەوە ئێستا نەبوو بۆیە ترساون فێڵی تیا بکرێ و کەسانی ئەستغلالی بکەن قەولی دووهەم ئەڵێ واجبە زۆرتر یعنی ئەمانەی کە وایان وتووە علەمای متەئەخرین بوون ئەم زەمانە بە تایبەتی قەولی سێمیش ئەڵێن جائیزە اعتماد بکرێتە سەری و ئەشتوانرێت اعتماد نەکرێتە سەری يعني والله أعلم يعني أويك الرون واضحة تقريبا أتواني بلي جائزة يعني ما اعتماد كأن سر حسابي فلكي وأجر يقين يقدرز بو أجهزيك ئامێرێلێکی پێشکەوتووی وا دروست بوو کە یەقینمان بۆ دروست کەن لە بینینی مانگ بۆ ڕەمەزان و بۆ جەژنیش ئەو کاتە واجب ئەبێ ئێمە اعتماد بکەینە سەری واجب ئەبێ اعتماد بکەینە سەری ئەمە قەولی کۆتاییە والله أعلم کە ئێمە بە ڕاست و دروستی زانین داواکاری خوای گەورە لەسەر ڕێگای ڕاست دامەزراومان کە و دوورمان خاتەوە لە هەموو ڕێگایەکی گومڕایی و سەر لێ شێوان سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين